پاش لەشکرکێشی تورکیا و گروپە ئیسلامە توندڕەوەکان کە تورکیا پشتگیریان دەکات بۆ سەرعەفرین و داگیرکردن و ئاوارەبوونی سەدان هەزار هاوڵاتی، استراتیژە ترسناکەکانی هێزەکانی ناو سووریا پتر ڕوون دەبێتەوە. زۆربیان لەژێر چەتری داعش یان ئەلقاعیدەدان، بەڵام لەگەڵ گروپەکانی ناوچەکەدا بە تەواوەتی 65 گروپی چالاکن لە هەمان گۆڕەپانەکانی شەردا بە ناوەڕۆکی جیاوازەوە دەردەکەون بۆ نمونە لە سووریادا. تاکتیکە استراتیژیەکانی نێوان ڕووسیا و تورکیا تەنها لە عەفرین و غوتەی ڕۆژهەڵاتدا تاو نابێت، وەک چۆن لە فرۆشتنی چەکی قورسی ڕووسیاشدا کۆتایی نایەت، بەڵکە خواستی تێوەگرانی زیاتری تورکیا لە سووریادا ئاشکرایە. هەروها لە ئیدلیبیش ڕەوشەکە زۆر ئالۆزە لەبەر هەمان هۆ. زۆرێک لە چەکدارەکان لە هەندێک ناوچە چوونەتە دەرەوە کە هاتبوون بۆ ئیدلیب. وا دەردەکەوێت تورکیا دەیەوێت ئەو هێزانە و ئەو شوێنە بگرێتە خۆی، واتە دەتوانێت ئەو هێزانە بەکار بهێنێت. ئایا داعش کۆتایی هاتووە یان داعش و هێزە ئیسلامە توندڕەوەکان لە گروپگەلی جیاواز و بەناوی جیاوازەوە بە پاڵپشتی وڵاتانی دراوسەی سووریا و دەستی دەرەکی خۆیان ڕێکدەخەنەوە. سەرباری لە ناوبردننی خلافەتی داعش ئەمە مانای کۆتایی هێنان نییە بە شەڕەکان، شەڕی ناوخۆ لە سووریا یان لە عێراق. لەبەرەوە دەبێت باز لە پاش خلافەت و پاش داعش بکەین. ئایا هێزە ئیسلامە توندڕەوەکان لە جیهاندا لە شکست و کەمبوونەوەدان یان لە گەورەبوون و پەلهاویشتندان؟ بۆ نمونە سەرەفیە جیهادیەکان. ئەلقاعیدەش لە زۆر ڕووەوە لە ژێر فشاردایە، بەڵام من لەو باوەڕدام هێشتا بە ژمارەیەکی زۆر ماونەتەوە وەک سەلەفی جیهادی لە تەواوی جیهاندا کە لە ڕاستیدا بە ئەندازەیەک زۆرن بەرزترین ژمارەی پێوانەیان تۆمار کردووە بە بەراورد لەگەڵ ڕابردوودا. بە تایبەتی ژمارەیەکی زۆریان لە عێراق و سووریا و لیبیا و چەند ناوچەیەکی دیکەیشی وەک تالیبانەکانی ئەفغانستان پەیوەندیان هەیە لەگەڵ ئەلقاعیدە لە ناوچەکانی نێوان ئەفغانستان و پاکستان. دوجار هاوپەیمانی نێودەوڵەتی و هاوپەیمانی رووسیا و استراتیژەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و تیرۆریزمی جیهانی و بەرپرسیارەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر کۆمەڵکوژی و تاوانکردن و وێرانکاریەکان لە بەردەم سەنگی لە پرسینەوەدان. ئاستەنجی تێوەگلانی تێروریزمی گەڕۆکی جیهانی چۆن دەبێت پاشەوەی کە داعش ناوچە سەرچیەکانی لە عێراق و سووریا لەدەستدا؟ دوام پرسیاریش ئەوەیە گرفتی ڕاستەقینەی هاوپەیمانی نێودەوڵەتیەکان چیان بەسەردێت بە تایبەتی گرفتەکانی نێوان رووسیا و ئەمریکا. زیاد لە 5 ساڵە لە تەواوی جیهاندا دامەزراوە استراتیژەکانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و جیهان توێژینەوە و لێکۆڵینەوە لەسەر توانست و ترسناکی داعش و تیرۆریزمی جیهانی دەکەن. بەڵام دوجار تێکەڵبوونی استراتیژەکان گرفتەکانی سەختتر کرد. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.